گرجین روشلاتا ناوین شوی پشتگیریا اسرائیلی و ریبازین دروین امریکا دبنا ناوروکی کمپینین هلبجاتنین سروکاتیا امریکا دنگدانا چینا جواکی و چم جار دی افصال بریاری بده کی سروکی دهاتی امریکا با و اری جوان دی ترامپ یان هریس بشینن کشکاسپی دم باش و بخیر هاتن چاوی واشنطن جدنگ امریکا لواشنطن چاوی خلکی جیهانی لپروسیا بریوشونا هلبجاتنین سروکاتیا امریکا و جبرک او بصناهی دی بشواز جدا جدا کاریگری بکن سر جیانا وان اگر راستو خوشی نبا اوه راستی وندانا کو پیشهاتین جیهانی جی راستو خو کاریگری دکن سر وان هلبجاتنان و سیاستین در و ین واشنطنی بگمان شر زیدتری ده مهانی اسرائیل و حماس انها یه هری برچاوه دما کمپینین هلبجاتنین امریکا ده هر جاره دی ایریشاکا اسرائیلی دا سیویل ورن کشتن پیش بینیا بربجیریان پیشیا بربجیرین سلوکاتیا امریکا تیگرتن و پشتوانین فلسطینیان رخنیل بالتایبت للديمقراطان دگرن جبر پشتوانیاوی یا بی سنور ج اسرائیلی را و هر وسا سرنکتنا حولن کشکاسبی جبو آگر بستی چندین جارا پیشیا نامزد دموکراتان هاتیا گرتن جارا داوی جی لدما آمادبونا گرسیاکا پشتوانان بو لأریزونا پشتیکو ایریشاکا اسرائیلی بکیمی هشتی کس کشتین. Yet again, there are far too many civilians who've been killed. هندزانن وای جارا که دی جمارا که مازن آسیویلان هاتن کشتن. از دبیجم اسرائیل ماف هیا بدو تروریستن حماسه بکفه. لیوکه گلک جارا من گوتی وان. دیسان برپرسیاریا گرینگ هیا جبوره گرتنا القربانیان سیویل. بگمان آگربست دنگاوا یکم و کلیلا چار سریه یا و دناف پشتوان نین هرز دا دنگ نرازیبونه درکتنا و ده پرسن چما کشکاسپی ده صلاتا خواب بکار نا اینا جبو راگرتنا وی شری. من گلک به اشکرایی گوتی انها دما راست و درست جبوره کفتنا آگربست و ریکفتنا لسر دیلن شر. ازو سروک بایدن روژانه و بی راوستان. کار دکن حتی ریکفتنا راوستاندنا شر و وگراندنا دیلن شر جبو مال باطن وان. سروکی بری دونالد ترامپ جی اگر چی بری دمکی دف دا آوید نتنیاهو جی برکویاوی گوتی نش یا ری لیریشاکا حماسی لسر اسرائیلی بگرا و دیلین شر آزاد بکا نهاد بیجا کو نامزد دموکراتان نپشتوانی هنارتنا چکایا جی اسرائیلی را. کاملا نخوازه چکان بده اسرائیل از بید بیستم او جه اسرائیل را گلکا خرابه او جه خلکی جوی را گلکا خرابه اگر تو هزر بکی من گواندن گلان دانوان من اورشلیم پایتخت اسرائیل داوان من بالیوز خانه لی آوا کرد من چه رکفتن به ایران را نکرن پرسگریک اوه وان چه نکرد دما ایران به پاره بود جبو شروفکرنا و مجاری ما پی تی وی بهنک شارزان هیا چالکوانی کرد کامران کردی جی ناشویل تینیسی بسکایپ بمرایا و لور الاستودیو جی لیکولر کاک جنگ ساکنج شروفکار و لیکولری پرسین اسرائیلی بري از كاك جنگ دست بكم كاك جنگ من خاص از بزانم يعني مثلا شر اسرائيلي وفي شر امريكا هطانها بجدگیری امریکا متکارن بیجن چما دوان همو مهانده نکاریا شر راوستین یعنی اوه سرنکاتنا سیاستا کوشکاس بیاله هم بر شر اسرائیل حماسی یان تشدیدی هنه تشتدي هنا ياك از باورنا كما وديلن الشريك والنهاب الزنديبن وبدستي حماس بن افيك حماس نكارد جوابها اسرائيلي وامريكيه بدت كو مرجي اسرائيل افك و ديلن حميدين اسرائيلي فقرين بو اسرائيل جبركو حتى انا هاتش فيديو وتش دليل جدر نكتنا جبر السرجيانا همدك ديل او جي تقريبا 25 سيكسن
در هندی یک از باورم کو حماس نشی جواب اسرائیلی بده. دو مرجت اسرائیلی نأون کو شر بشێوازەکە ئاشتیانە بێڕاوەستاندن پشتی ئۆکتۆبری 7 مەرجین ئیسرائیلی ئەڤن کو حەماس دەڤژی چەکا بەردێت و حکوومەتە غەزەژی تەسلیمی حکوومەتەکە دی بکات ئەو حکوومەتە فەڵەستینیان بەر هەندێ هەرچەند پشتگیریە ئەمریکاجی بێت بۆ ڕاوەستاندنە شێری ئەv تشت ناگێتە vê سەرکەفتنێک و شەر ناوبەرە هەردوو ئالیە ڕاوەستت حتا کو مەرجت ئیسرائیلی پێک بێت بەری کاک جەنگ ینی شەڕ بمینە بڤێ ڕەوشی دەژیت هەلبەتە وێ کاریگەری سەر هەڵبژاتنە ئەمریکا بکە لەو مازێ ڕوو بکەم کامەران ینی فشاری ڕاگررتنی شەڕ و ئاگربەستێک تا چەندی کاریگەری دەبێ ینی کە نەکرێ لەم چەند مانگەدا کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا. بەڵێ ئەو کاتتان باش سپاس بۆ دەرفەتە کاک خەلیل ڕێزمێ بۆ میوانەکەت. ئەوەی ڕاستی بێ دەبینین ئێمە لە ئەوە 11 مانگە جەنگی غەزە یا با بڵین شەڕ و جەنگی غەزە لە نێوان ئیسرائیل و حەماسا بەڕێواچێ و لە ئەمریکا کاردانەوەی زۆر بەهێزمان بینیەوە هەل لە کامپەکانەوەی کە بڵێن خۆپیشاندانی قوتابیەکانە بینین ئەوەی خۆتان پیشاندا لە پێشەکیەکە لە کامپینەکانی کەمەلا هارس بەردەوام بۆ نمونە بەشێک یا گروپێک لە پێکهاتەی دیموکراتەکان کە ئەشێت چەپەکان بنیا لیبراڵەکان بنیا خۆیان نای پێیان خۆشە پێیان بڵین پرۆگرسڤەکان ئەوانە بەردەوام نیگەرانن لەوەی کە ئەو جەنگە بۆ نمونە قوربانی زۆری منداڵ و ژنی لەیەکەوێتەوە لایەنە مرۆیەکەوە پێشتریش ئێمە ئەبینین فشاری زۆرە کرایە سەر ئیسرائیل کە دەرگاکانی هاوکاری مرۆیی بکرێتەوە لە غەزە چونکە غەزە بۆتە مەیدانێکی وەکو کوشتارگەیەک ئەیبینی بەڕاستی ڕۆژانە سەدان خەڵکی مەدەنی دەبنە قوربانی بەداخەوە تاوانی جەنگ بە دڵنیاییەوە لەلایەن هەردووکیەوە تۆمار کراوە ئەنجام درراوە لە ئەمریکا گەر بیرمان بێت ئەو پێش کودەتاکەی سەر بایدن کە من ناوێنێم کودەتا بەسەریا کرا بە زۆر دوور خراوە فشاری دیموکراتەکان خۆیان کە لە کامپێنەکە دەرچێت لە هەڵبژاردنەکانە دەرچین بەبستەوەیە بەڵێ ئەو کودەتا بۆ توانی تۆ پێی بڵێ فشارە لەبەرەوەی بە زۆر ماوەی چەند ساڵە بە ئێمەیان وتووە بایدن کە کێشەی نییە و گرفتی نییە و گرفتی هزری نییە لە کاتێکا ئێمە ڤیددیۆکان و وێنەکان پێچەوانیان پێوتین و ئەوەی کە دیموکراتەکان هەمیشەی دیعاەکەن کە پرۆسی دیموکراسی ئەوان خۆیان بە پرۆسی دیموکراسیان نەڕۆیشن کەمەلا هارس بەڕاستی من بە کۆمیدیایی بینم چونکە کەمەلا هارس چانسی نەبووە گەل لەبەر بژێرەکانی وەکۆی کە ترامپ نەیارەکانی بەزاند ئەو پیاە بڕواایە سەری ناگرت لە ئەوڵیشەوە بابینە سەرەوەی بۆ نمونە دیموکراتەکان بارودۆخیان زۆر نالەبار بووە بۆ نمونە بایدن لە کۆتایی پێشیانیەوەی کەمەلا بێتە پێشەوە نیگەران بوو ینی پەیوەندی باش نەبوو لەگەڵ بنیامین نەتەنیاهۆ حتا بنیامین نەتەنیاهۆ کە هاتە کۆنگرێس ئێمە بینیمان ئەوەی کە هەمیان 100 دیموکرات نەچوونە ناو کۆبوونەوەکەوە ئەبینین لە تا چەندێک بەردەوامی شەڕ کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان دەکاتن مەبەستم ئەوەیە تۆ بزانم بەڵێ ئەکەوێتە سەرەوەی سەیری شێوازی بڵێن دیمۆگرافیا بکەین من لێشینەوە شەڕ نەخوازراوە بەڕاستی ئەوانەی شەڕ و جەنگیان بینیوە هیچ کاتێک ئاواتی پێ ناخوازن بە تایبەتی سەربازەکان لەبەروی لەناو شەڕ و جەنگە قوربانی زۆریەت و بۆ نمونە حساباتی ورد و دقیقات فانی شەڕ هەڵگیرسێنی بەڵام ئیدامەدان و کۆتایی پێهێنانی زەحمەتە بە تایبەتی لە وڵاتە دیموکراسیەکانە بۆ ئەوەی چەنە کاریگەریبی بە دڵنیاوە هەتاکو ئەو کاتێک کە ڤیددیۆکان و لە مەیدانی شەڕ و جەنگەکان و قوربانیە بینین و حماس ئەیکا بە دەستکەوتێک بۆ خۆی لەبەرەوەی مقاومەیە حماس لەسەر خوێنی خەڵکەشی بنیامین نەتانیاهۆڵێ جیاوازی نێوان ئێمە و حماس ئەوەیە ئێمە موشەکەکانمان ئەکەینە قوربانی هاوڵاتیەکانمان ئەوان هاوڵاتیەکانیانەکەنە قوربانی موشەکەکانیان ئەمە کارەساتێکی گەورەیە کە ڕۆیا لە ناوەڕاستی ڕۆژهەڵاتە بەڵام لە بیرمان نەچێت ئەم دەرفەتە زۆر گرنگە بەڕاستی ئەگەر سەیری مێژووی شەڕ و جەنگەکان بکەی منەوەی خوێنمەوە جیرۆدەی هەموو کۆمەڵگا و جیهان جیرۆدەی چەند سەرکردەیەکی نەخۆشن چەند سەرکردەیەکن کە خوێن وەکو زامبی وانە وەکو ئەوانەی کە پێویستیان بەوەی هەمیشە خوێن بڕێژن سایکۆپاسن یعنی ئەمانە تەنها خوێن و جەنگەکان و بۆنی جەنگەکان ئەشێت تێریان بکات کاکەمەران من زۆر حەزەکەم زیاتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین بەڵام کاریگەری ئەم ڕووداوانە لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا بازیکردن و وەڵامی ئەمریکا کاکجەنگ لە لای من لە ستودیۆ حەزەکەم کاکجن ئەزیشتە بپرسم مەسەلا ئیرانی دەتخواست بەحساوی بکی هەلبەت ڕەخنە لە حکوومەتە بایدن تێگرتن ji ber ku sist bûye di 4 sal borî بەرامبەر ئیرانی و مەسەلا ڕێککەوتنا دەگەل ئیرانی ژی جارێکە دی نوکریە و ئەگەر هات و ئەف کێشیا ڕۆژهەڵاتە ناوین
هێشتا مەزنتر لێ هات و ببە شەڕێکی وەکو دەبێژن هەرێمی دەبێژی دڤان 5-6 مەهین ماین حکوومەتە بادندا بەرسڤەوان چاوە بەژ بۆ ئیرانی حکومت بايدن هەیەکو بەرگری لە ئیسرائیلی بکات حالەتا پێریش ئیرانی بۆ سەر ئیسرائیلی وەکو مەها 4 دروست بوو و 300 موشک ایران هێرشی ئیسرائیل کرد بە 300 موشک و درۆن و بسلاحت جور بەجور بڵێ حکوومەتە ئەمریکا و حکوومەتە بریتانیا و ئارتێشندن بەرگری لە ئیسرائیلی کردن چ ئەگەر نینە کو حکوومەتە ئەمریکا چ بەرسێڤەکە دی بدات وەکو بەرسێڤەکە سیاسی بیان بەرسێڤەکە دیپلۆماسی دژی ئێران ئەگەر تەنیا بۆ بەرگری نەبێ و هەگەر هەندێک ئێریش لەسەر ئێرانی بێتەکردن ئەو ئێریش لە عێراق تێتەکردن یان لە سووریا تێتەکردن نەک لە ناو ئێران چونکە زۆر دیارە وەکو حکوومەتە ئەمریکا تایبەتی سەرۆک بایدن چ باوەری بێ چەنددەنینن و شەڕێک لەگەل ئێرانیا چ پێکدانانێک لەگەل ئێران خێری هەڵبژاتنە دەوان دەنینە بەڵێ دۆنالد ترامپ سەرۆکی بەری ئەمریکا ڕاگەهاند و یەک ژمال پەرن ئەنتەرنێتی یەن کەمپێنە هەڵبژاتناوی هاتیە هاکردن لە دەمێک و هێشتا هورکاریژی نەزەلالن جای دی ڤانس بربژێری جێگرێ سەرۆک ترامپ چەندین ئەفپەیڤین دانەسازی ڕاگەهاندنی و تێدا هێریش کردیە سەر نامزەدên دیموکراتان لێ نامزەدên دیموکراتان ژی یان نامزەتا دیموکراتان بۆ سەرۆکاتی کەمەلا هەرس جێگرە سەرۆکی بەری و کاندیدا جێگیری و تیم واڵز ژی بەردەوامت لەسەر بدەستخستنە پشتەوانیە لایەنگران و پێتر گرنگیە بپرسین ئابووری دەن. هەواڵی ئەوەی کە هەڵمەتی هەڵبژاردننی ترامپ هاکراوە بەردەوام بوو لەوەی ببێتە مانشێتی ڕۆژنامەکان چەند کاژمێرێک دوای ئەوەی دۆناڵد ترامپی کاندیدی کۆمارەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا بۆ یەکەمین جار لە ڕۆژی شەمەدا لە پلاتفۆرمی سۆشیال میدیای خۆیدا هەواڵەکەی بڵاو کردەوە لە پۆستەکەی داهاتبوو تازە لەلایەن کۆمپانیای مایکرۆسۆفتەوە ئاگادار کراینەوە کە یەکێک لە ماڵپەڕە زۆرەکانمان لەلایەن حکوومەتی ئێرانەوە هاکراوە بەرپرسانی ئێران تۆمەتەکەیان ڕەت کردوتەوە بە پێی زانیاریەکان ئەو بەڵگەنامەیە کە گوایە هاکراون لەسەر جەی دیڤانسی کاندیدی کۆماریەکان بۆ جێگری سەرۆکایەتی هەبووە ڕۆژی یەکشەمە لە چەندین بەرنامەی هەواڵیدا دەرکەوت بەڵام پرسیارەکان لەسەر کێبڕکەی سەرۆکایەتی بوو لە بەرنامەی ئەم هەفتەیە کەناڵی ئەیبیسیدا سیناتۆرەکەی ئۆهایۆ ڕەخنە نوێیەکانی لەسەر لێدوانە مشتمڕکراوەکانی لایەنگری خێزان کە لە ڕابردوودا کردوێتی ڕەت کردەوە سەرنجی ئاراستەی سیاسەتەکانی بلیتی سەرۆکایەتی دیموکراتەکان کرد. بۆچی باسی هەڵاوسان دەکەین بۆچی باسی ئەو ڕاستیە ناکەین کە بەهۆی سیاسەتەکانی کاملا هەرسەوە خۆراکی بازارەکان بە نرخێکی گونجاو نییە هەروەها ئابووری خاڵی قسەکردن بوو لە گرتبوونەوەیەکی ڕۆژی شەمەی جێگری سەرۆک هەرس لە لاس ڤێگاس لە نیڤادا بەڵێنی منە بۆ هەمووان لێرە کاتێک سەرۆک دەبم بەردەوام دەبین لە خەباتکردنمان بۆ خێزانە کرێکارەکانی ئەمریکا لەوانەش بەرزکردنەوەی کەمترین موچە و نەهێشتنی باج لەسەر بەخشیشی بۆ کرێکارانی خزمەتگوزاری و میوانداری. ترامپ لە ڕابردوودا بەڵێنێکی هاوشێوەی دابوو هەرسی تۆمەتبار کرد بە دزینی سیاسەتی بێباج لەسەر پارەی بەخشیش تەنانەت لەگەڵ زیابوونی داواکاریەکان بۆ ئەوەی هەرس وردەکاری زیاتر سەبارەت بە پلانە ئابوووریەکانی بەخاتەڕ و سیناتۆری دیموکراتەکانی ئەمریکا ئێمی کلۆبۆجار لە کەناڵی ABC داوتی زەبری هەڵمەتی هەڵبژاردنەکان حاشا هەڵنەگرە. ئەو وڵاتەکەی وروژاندووە هەر لە فیلادلفیا تا ناوجەرگەی ویسکۆنسن تا ئەو گربوونەوە قەرەباڵغەی کە لە ئەریزۆنا زیاتر لە 15,000 کەس بوون خەڵک ئارەزوی هەنگاوناوان بەرەو پێشەوەیان هەیە. کەمەلا هەرس دوای بەشداریکردنی لە بۆنەیەکی سیاسی لە سان فرانسیسکۆ لە ڕۆژی یەکشەمەدا بە فڕۆکە گەڕایەوە واشنگتن وا چاڕوان دەکرێت خۆی و سەرۆک جۆ بایدن ڕۆژی پێنجشەممە لە ویلایەتی مێریلاند پێکەوە دەرکەوتنی گشتی بکەن. بڕیارە دۆناڵد ترامپیش ڕۆژی چوارشەممە لە شاری ئەشڤیل لە ویلایەتی نۆرت کەرۆلاینە لێدوان لەبارەی ئابووریەوە بدات. شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدیراس ئیگلیسیاس دەنی ئەمریکا. کامەران دەگەمە بابەتی حەزەکەم بگەڕێمەوە بابەتی یەکەمی ئەم راپۆرتە ئەویش ئەوەیە کە ئێران ماڵپەڕی کامپێنی کۆماریەکان ها کردووە تۆ بڵێ یان ترس هەیە ئێران کارێک بکاتن بۆ دەستێوەردان لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا؟
بەردەوام گوێمان لەو شتانە بێت کاک دەخیل پێشتریش بۆ نمونە لە 2016 باس لە ڕۆڵ و دەوری رووسیا کراش بابەتی سایبەر سکیوریتی و ئەوانە بابەتێکی سەردەمیانەیە ینی ئەکرێت بۆ نمونە هەوڵ بدرێت بە بەردەوامی ئەوە سینە و کارە کات ئەوە چۆنەڵی تۆڕێکی گەورن ئەگەر ئەگەری هەبێت من لەو قەناتە نیم ئێران توانای ئەوەی هەبێت بتوانێت و کارە بکە ئێران لەناو خۆدا ئاگرەکە کەوتۆتە ماڵی خۆیەوە سەرۆکەکان کوژراوە یا لەناو براوە لەناو تارانە لە مەراسیمی سوێن خواردنی سەرۆکایەتیە گەورەترین بەرپرسی حەماس دەکوژرێت ئەکرێت وەکو بڵێ وەکو دەستکەوتێکەوەی کە پێماڵین بڵەفین وەکو هاوارکردنێک و دروشم بازیەک کارێکی واکرێ بەڵام من دڵنیا نیم نازام بەو کارە هەڵساون ئەگەر ئەو وێبسایتش حاک بکرێت چه کاریگەریەشی هەیە نازام ینی بابەتی ئینتەرنێت باشە حەزەکەم کاک جەنگ بەرسەوەمە بدەتم کاک جەنگ بابەتێک و کە منان بەحث دکا مەسەلە هاکردناوی مالپەڕی مەبەستێک پێی هەیە لە پشتوێ یان درستی ترسەکەیەک و ئێران یان وڵاتێکی دیە لایەنێکی دی کاریگەریە بکە لەسەر یان دەست تێوەردانی بکە هەڵبژاترین ئەمریکادا کامەڕژی گوت حاکردنە وەبسایتێکی و حاکردنە هەڵبژاردنێک ژێک جێوازن هەموو بە هەمان شێوە چێ نابن ینی احتمالە حکوومەتە ئێرانیان هەر حکوومەتێکاتی لە دنیاە شیانی وێ چەندی هەبێت و وەبسایتێکی حاک بکات بەس تەداخڵەکردن لەسەر هەڵبژاردنە بە شێوازێکی ئەلکترۆنی توانین دی دەبێتن و احتمالژی گەلێک کێمێک و ئێران ئەو توانە ئەو شیان هەبن بەرهەندێ ئەس وێدا باوەریە دەمێک و احتمالە پەیامێک دەوێ پەیامێدە هەبێت و ئێران دەستنیشان بکات وەکو دیژمنێکە دەروێ و دیژمنێکە دەروێ کو بخوازێت دموکراتان هەڵبژاتنە سەرکەون ئەوە پەیامێکە سیاسیە بێ قەنەعەتی دەمێک و کەمپینی ترامپ جێ دەزانێت و ئەو توانای وان وێ شیانێت ئیرانی نینن و تداخل لە هەڵبژاتنی ئیرانی ئەمریکایی بکات. کاکەمەران توزانی وەزیری بەرگری لوید ئاستن گوتوویەتی کە سرنجی ئەمریکا لەسەر پەرسەندنی گرجەکانی ناوچەکەیە هاوکاتیش سرنج لەسەر یان دەستەبەرکردنی ئاگربەستێک و ڕێکەوتن بۆ گەڕانەوەی هەموو بارمتەکان و کۆتاپێهێنان شەڕی غەزا. وەزارەتی بەرگری ئەمریکاش وا دەڵێ کە بەردەوامە لەسەر چاودێریکردنی وردی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێش چەند ڕۆژێکش خۆمان بینیمان کە هێزی زیاتریش ڕەوانەی هەرێمی کردووە. پرسیارەکە لەوەدایە بەشداری ڕاستەوخۆی ئەمریکا لە پەرسەندنی پێشەتەکانی ئەو هەرێمە بەچی دەکاتن؟ ئەوەی ڕاستی بێت ئەمریکا بەڵێ ڕاستە بڵین وەزیری بەرگری ڕاشی گەیاندووە چەند کەشتیگەلێکی نوێش ئەگاتە کەناراوەکانی دەریایی ناوەڕاستە. من لەو باوەڕێم یا خوێندنەوەی خۆم ئێران مەجبورە یا ئیجبارە وەڵام باتەوە تۆزێک جیاوازتر بێت لە وەڵامدانەوەکەی مانگی چواردا کە بە ئاهەنگی ئەمریکیەکان بۆ شوێنەکانیش دەستنیشان کرا و پیان وتراوە یعنی ئەوەی ئێرانەی کات ئەگەر وڵاتێک بە جددی کاری هێرش کات یا پلانی هێرشی هەبێ ئەعلانی ناکا لە ڕاگەیاندنەکانە ئیسرائیل بە نمونە بینین ئیسرائیلش کاتێ بیوێت دەستی خۆیەوە شوێنێ و کاریگەری بەهێزی شەیە بۆ نمونە لێدانی سەفارەتی ئێران لە دیمەشق بۆ نمونە کوشتنی فواد بەرپرسی ئاسکەری حەزبۆڵڵا کوشتنی هەنیە ئەمانە هەمووی کۆمەڵشتن پێویست ناکات بڵین لە سەربازیە تاکتیکی ئەستراتیجی سەربازیە تۆ دەستەکانی خۆت کەشف ناکەی من هەستەکەم ئێران لە بارودۆخێکی زۆر نا لە بار و دژوارە وەکو لە ڕووی سایکۆلۆجی و دەرونیەوە زۆر پەشۆکاوەوە و ئێرانی کە هەمیشە بانگەشەی لە ناوبردن و سڕینەوەی ئیسرائیلیە کرد ئێستا نەیتوانیوە هیچ شتێ بکە کاریگەری هەبێت لە ناو خۆیان لە ماڵی خۆیان ناتوانێت ئەوە دۆستەکانی خۆی بپارێزێ ئەمە هەمووی بۆ خۆی چۆنەڵی پیشاندانیەوەی ئێران هێزێکە توانای ڕوبەڕووبوونەوەی نییە چجا ئەوەی جەنگ و شەڕی هەبێت ئەو لە ناو ماڵی خۆیان ئاسایشی خۆی پێ ناپارێزرێت بۆ ئەوەی کە منەی بینم تەنها بۆ هەزمکردنی ئەعلام و ڕاگەیاندنە و بۆ ئەوەی کە خۆی پیشان بە ئێران هەر بە زیندوی ماوەتۆژینە و ڕژێمە لە ڕووی هێزەوە بەڕاستی هێزێکی مردووە یعنی لە ساڵی 1970 ڕێگەم پێ بەمە بڵێم ئێران هەمیشە شۆڕشی ناردۆتە دەرەوە بۆ ئەوەی پشکی ئاگرەکان لە خۆی دوورکە ئێستا ماڵی خۆی گرتوتەوە ئەو هەموو کاولکاریە ئەو هەموو گروپەی کە پشگیری کردووە لە حوسیەکان و لە حزبوڵڵا و لە حەشتی شعبی نەیانتوانیوە وا بکەن کە ئاسایشی ئێران پارێزرا بێ لە ناو خاچی خۆیان ئێمە بینین لە کاتی چەکە ئەتۆمیەکانە بۆ نمونە
لە ناو تارانە ئەوان کڵاو ئەتۆمیەکانیان حاکەکرێت بۆ نمونە زاناکانیان ئەکوژرێت لە ناو شەقامەکانە ئەمە هەمووی بێدەسەڵاتی و بێهێزی ئێران کاریگەری ئێرانیشانەدا پرسیارێکم لە جەنگ کرد ئەوەی کە سیاسەتی بایدن لەم چەند مانگی داهاتوودا تا کۆتای هەڵبژاردنەکان چۆن دەبێ بەرامبەر بە ئێران بە تایبەتیش ئەگەر ئەم کێشانە پەرە بسێنیان گەورە بن. بە خوێندنەوەی من و بە بینینی ڕابردووی بایدن هەر لە ماوەی 40 ساڵی ڕابردووە هیچ کاریگەریشی وای نابێت لەسەر ئێران بە پێچەوانەوە دیموکراتەکان نزیکن لە ئێرانەوە باوەڕیان بە دانووسان ئێوانە خۆیان ئەندازیاری داڕشتنی دانووسانن براک ئۆباما بەک بینیمانە کاشی ئەنات خۆشی لە بەرامبەر 5 بارمتەی ئەمریکایە ملیارێک و نیوێشی ئەنار کە بینیمان بۆیە ئەبیژنین حەماسیش پەلاماری ئەو هەموو گرتەیە یعنی گۆڕینەوەی مرۆڤەکانە بە پارە و ئەو پارانەش هەمیشە بەکارەهێنرێتەوە بۆ کوشتنی خەڵکی سیڤڵ و مەدەنی من هیچ چاوەڕێ لەوە ناکەم بایدن بە پێچەوانەوە نەیتوانیوە سەرکردایەتیشی بەهێزی ئەمریکا بکە سەیری یوکرانیا بکە سەیری رووسیا بکە سەیری سووریا بکە سەیری غەزە بکە ئەم جەنگە هەردووشی لە ملی ئەوە لە دەستی ئەوایە جەنگی و شەڕی غەزە و ئۆکرانیاش بە هەمان شێوە بۆیە بەڕاستیەوەی کە پێڵێن سیاسەتی ئەپیزمن یعنی هەر چۆنەڵی دەسەهێنن بەسەری مەلاکان و ئاخوندەکانی ئێرانە بە پێچەوانەوە لە سەردەمی جیمی کارتەرەوە دیموکراتەکان نەیانتوانیوە وا بکەن ئێران ببەستنەوە بەڵام بینیمان کۆماریەکان و بە تایبەتی تڕەمیش بە کوشتی ئێستاش ترامپ دەڵێ ئەگەر ببن بە سەرۆک ئەو هەموو کێشانە بە ئاسانی و بە زووترین کات چارەسەر دەکەم بە تایبەتی کێشەی ئۆکرانیاش نەکارتەنهای ئێران کاک جەنگیانی ترامپ دوێ نادەبێژە و جێگیری ویژی تەدیبەری چەند ڕۆژان ڕخنەیە گەلک گرنگ مەزن لە سیاساتین بایدن گرتن لەسەر مەسەلا ئۆکرانیا بوونمونە و ئەو ناخوازە دەبێژە دەبێ ئەم وی پەرەی وێ ئالیکاری هەندە مەزن نەدن ئۆکرانیا چکو سەرۆکی وێ گەندەڵە دەبێژی ئەف پەیامەکە ji بۆ ڕاکێشانە خەلکی ناف ئەمریکاش بۆ دەنگی خوا بدن ترامپ یانژی ینی بەشەکە دی بەشێک بە استراتیجیا ترامپ ئەگەر بە بەسەرۆک ئەوە سیاسەتە وەکو لە ئەمریکا بژین دۆکترینە ترامپە سەر مەسەلا سیاسەتی ناودەوڵەتی تایبەتی مەسەلەن کاوا سەرۆک ترامپ بەحسەوەی چەندی دەکرێت کە ئەگەر ئەس بام حەماس نەدیکاری شەڕی ئیسرائیل بکات ئەگەر ئەس بام حوسی نەدیکارین شەڕی ئیسرائیل بکەن یان شەرێکی دی بکەن ئەف تشت ڕاستیەک تێدایە ڕاستیژە ئەوەکو ئەوەی دەواازەیە شێرێ لە ڕۆژهاتە ناوین ڤەکر دەرگەهی شەرێ بۆ ئیسرائیل و وەکو جیهێندنجی وەکو هەرێما کوردستانیژی ڤەکر ئەوە وەکو سزاین لەسەر ئێرانی هاتن ڕاکردن ژلای دیموکراتان بە کاوا سزا هاتن ڕاکردن سەرچاوەیەکە مەزنیە یا ئابووری چێکرد بۆ ئێرانی و ئیسرائیل و دەوڵەتێن دەوروبەر تایبەتی دەوڵەتێن کەنداویژت بێ باوەریە دەنێک و دروستبوونا شەڕەی لە ناوچەیش بەڕێ چەندیەک و ئەمریکا فشار لەسەر ئێرانی دروست ناکات. استراتیژیا ترامپ و جمهوریان هەر ئەوەیەک و شەڕی ئوکراینیژیش بەڕێ چەندی دروست بووە و ئەمریکا بە شێوازێکە ڕاستەخۆ داخلی بێ مەسەلەیەک بووە. استراتیژیاوان ئەوەک و ئەمریکا بە شێوازێن ڕاستەخۆ داخل نەبێت یان ئیلا ئەگەر بە شێوازێن ئابووری نەبن یان ئیلا بە شێوازن دیپلۆماسی نەبن بەرهەندی ئەوە پەیامێک نینە بۆ خەڵکی ئەمریکا بەلکو پەیامێکە بۆ دەرڤژی و جمهوریان لێ استراتیژی داکترینی هەیە. بەێ کاکەمەلان خۆمان دەبینین کە زۆر جارباسی ئەو شەڕە دەکرێت بە تایبەت وڵاتی نێوەڕاست ترسێکی گەورە هەیە ئێستا شووا دەزانین دەبینین کە ئەمریکا ئەمە چەندین جارە هەردی و هێزەکان زیادەکە بوو لە ناوچەکەدا یعنی بەشداری ئەمریکا لەم شەڕەدا لەم ناکۆکیەکانە بەچی دەگاتن و چی دواڕۆژی ناوچەکە چۆن دەبینیت؟ ئەمریکا خۆی نایشارێتەوە بڵین تەنها دۆستی ڕاستەقینەوە حەقیقی خۆیان یا با بڵین دۆستی استراتیژی ئیسرائیلە ئیسرائیل ئەتوانین بڵین نموزەجێکی بچکۆلەی ئەمریکا لە ناوەڕاستی ڕۆژهەڵاتە ئەتوانی بڵین معجیزەیەکی شەبڕاستیە تا ئێستا لە ناو 22 دەوڵەتی عەرەبیدا کە زۆریان نەیارین بوون و دوژمنایەتی کردووە ماوەتەوە بەو شێوەیە تەوان بەڵام پێشبینیەکەوەی ئەمریکا هەمیشە بەرگری ئیسرائیلەکە هەر لە شەڕی غەزەیە لە 7 ئۆکتۆبەرە ئەو پاشخانەیە ئەو چەک و تەقەمەنیەی کە هەی بۆمیان خستە کارەوە ینی هاوکاری بەردەوامیان نردووە بەڕاستی پێشبینیەکەوەیە بە تایبەتی ڕێکەوتنامەی ئەبراهام بەڕاستی زۆر کەم باسەکرێت کە بە ڕێکەوتنامەی سەدە ئەوەستێت و بایدن دوای 2 ساڵ پەیوەندی پشڕانیان لەگەڵ محەممەد بن سلمان و سعودیان ناچار بوون و دوای شەڕی ئۆکتۆبەر
جاریشتر گەڕانەوە بۆ ئەوەی پێویستە وڵاتە عەرەبیەکان دانووسان لەگەڵ ئیسرائیل بکەن و ئێمە ئازانین دوو بەرەش هەیە لێمان تێک نەچێت ئیمارات سعودیە میسر ئوردن ئەوە بەرەی ئیسرائیلن لەوێ هاوکاریەکانیان پێگات وەلەولاوە ئێران و نێارەکانیان و هەمووشمان بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و سیاسی وڵاتانە بینیم ینی بەرامبەر بە ئەمریکاوانە ینی شەڕی AI و تەکنۆلۆژیا و هێزی ئاسمانیە بەرامبەر بە هێزێکی پچکۆلەی کلاشینکۆف و کۆمەڵی ساروخی دوورمەودا موشکی دوورمەودا ئەوەی منەی خوێنمەوە ئەمریکا ماوەیەکی زۆرە ئەوێ ناوەڕاستی ڕۆژهەڵات جێبێڵێ بەڵام هەمیشە ڕائکێشرێتەوە هەمیشە قاچێکەوێتەوە ناو شەڕەکان ئەڵبەتەوی شۆکارێکی بریتێ لە ئاسایشی ئیسرائیل و ئیسرائیل دەوری گیراوە بەداخۆ ینی بە ئەمە کۆتە ئەگەر کۆتابی قسەکان ئێمە لە جیهانە و لە ناوەڕاستی ڕۆژهەڵاتە هەموو کۆمەلگا جیرۆدەی دوو هێزی زۆر تونڕەون ئەم دوو هێزا کە تونڕەون ئیش لەسەر نەفیکردنەوە و لە ناوبردنی ئەوانی ترەکەن بۆ نمونە حەماس لە ناو دۆکترینی خۆیان باسی لەوە کردووە نابێت ئیسرائیل بمێنێ سڕینەوەی ئەحمەدی نەژاد ئاماژەی پێیەوە لەو لاشبوون بوونە لە ناو ئیسرائیلە گروپێکی تونڕەو هەن بە هەمان شێوە ئاسایشی خۆیان بە لە ناوبردنی ئەوانی تر لە قەڵەمەدەن ئەم دوو گروپە کارەساتی گەورەیان دروست کردو پێویستە زۆرینەی بێدەنگ بێنە دەنگ و هەڵوێستیان هەبێجینا هەموو ڕۆژێ مەرگی خزم و هەموو ڕۆژێ مەرگی خێزان و مناڵ و کەسوکارەکانی خۆیانە بینەوە گەڕێگە بن ئەم تونڕەوانە لە هۆڵی جەنگ و شەڕ و کوشتار بدەن. کاکەمەران کوردی لە ناشفێڵ بە سکایپ لەگەڵمان زۆر سوپاس کاک جەنگ ساگەنج گەلکی سوپاسیەتە کە منش بۆ بەشداریەتە دی بەرنامەدا پشتی vê navbereyê careke dî vegerin cemwa. جارێکە دی بەخێر هاتنە چاوی واشنگتن لە پێنجی مەها 11 مژداری هەڵبژاتنین سەرۆکاتیە ئەمریکا دیوەرن کردن دوو کاندیدên سەرەکە هەرچەندە بترن کاندید لێ دوی سەرەکە یە کۆماری سەرۆکی بەرێ دۆنالد ترامپ و یا دیموکراتی جێگرا سەرۆکی نەها بایدن کاملا هەرس دە پێش برکیێدانا وەکو هەر هەڵبژاتنێکی لە یا سەرۆکاتیە چەندین فاکتەر ڕۆڵ دەلەیزن ئەگەر ئەم بەحسی بابەتان بکن جوانە ئابووریە ئەولەکاری پەنابەر سیاسەتین دەرە بیمەیە تەندروستی و چەند پەروەردە و چەند بابەتین دیژی پرسین گرێدای ژیانە ئەمریکیانە لێ دیسانژی فاکتەرێن لە پشت شێوەیە دەنگدانە چینن جواکێژی بڕیارێ ددن کی ببە سەرۆک دەنگدانە جوانان چەند جاران بوویە سەدەم یا سەرکەتنا سەرۆکێکی دێ هەڵبژارتنە ئەف ساڵدەژی دیسان کاندید ڕوو دیکەن خۆرتان لێوان خەم و نیگەریانین خوێن تایبەتانە ڕوودیگارێت یەک ژێ چالاکیە هەفگرتنە جوانانە دەبێژە کاتچما ji بۆ دەنگدانی ئەو دوودڵن. سەدەمên ku çima ciwan dûdulî bin ka herin vê gera hilbijartinê rasterast bi xemgîniya wan vegirêda ye ji ber karê hikûmeta me ya niha ciwan rastî bêhêvîbûnê tên ji ber ku ew guhertinên lezgîn ku ew di civakên xwe de dixwazin nabînin bi cih nabin. دێ دیرۆکە دەنگدانە هەڵبژاتنی سەرۆکاتی ئەمریکا دەژی ڕێژەیە بەشداریە خۆرتان تم کێم بووە لێ خۆرتێن خوا ji بۆ دەنگدانە ئەف ساڵ ناف نویسکردە لە دەمەکی کورد گەلکێ یان بتایبەت ژی پشتی و سەرۆک بایدن خواژێ بەریکانی کشاندی جێگراوی کەمە لە هەرز بووی نامزەدا دیموکراتان ڕێژە بلند بووە. نیک ئامەد جێگرێ برێڤەبەری کەمپێنە ئەمریکا بەری هەر تشتی ku lijneyeka siyasiya demokratana vê rastiyê dixte pêşçavan. Jimara dengderên ciwanan gelek bilind bûye bi taybet û coşbûna heyecana wan. Medî di demeka zû da ji sedê pênc ji ciwanên dixwazin dengê xwe bidin zêde kiriye. Frankê Russell jî dengderekî ciwana giringiya mijarên ku xema xortane bi layenî herî giring dide naskirin û rijdiyê dike ku divê namzet sirinca xwe li ser wan babetan danin. Ev gotina Russell ku yek ji ciwane û dibêje ku giringiya mijar her tiştê herî giring e divan hilbijatinan de. Rêka tu bixwazî xwe bigehînî ciwanên temenê min ew e ku bi me re biaxivin. Hîn nikarin tim behsa bacên kêm yani iddiayên mîna me tenê bac kêm kiriye çek baweriyên olî ji me re bikin. Ev e têra nake. Em tiştên din hewce ne. Me pêdivî bi siyaseta Amerîka li pêş her tiştekê heye. Me pêdivî bi şerê nû nîne nebûşandina pareyên me ji derve re.
ئەفجا جوان یان خوارد دێ دەرگەهەیە کۆش کاسپی ژ ترامپ یان هارسرا vەکن ji بۆ هەنێک شرۆڤیان دیسان چالاکبانی کورد کامران کوردی ji ناشڤیل تێنیسی بسکایپێ بمەڕەیە و لەڤەر لە ستودیە هەفکارا من هێرۆ زەنگەنە هێرۆ بەخێر بێی گەنج بڕیاردار دەبن لە هەردەردەکانی ئەم ساڵدا دەخیل بووی هەیە ئێمە ئەوەی بینیمان یعنی زۆر لە شارەزایانیش ئاماژە بەوە دەکەن لە دوای ئەگەر بیرمان بێت چۆن گەنج بڕیاردەر بوو لە هەڵبژاردننی سەرۆکی پێشووی ئەمریکا ئۆباما باراک ئۆباما بە هەمان شێوە خەڵک هەیە کە ئەوەی بیرکەوتۆتەوە ئێستا چونکە هەر لە پاش کشانەوەی بایدن کاتێککە بایدن ڕایگەیاند ئیتر ئەو لە هەڵمەتەکانی هەڵبژاردن نەکشێتەوە بینیمان کە ژمارێکی زۆر لە گەنجان بە تایبەتی ئەوانی تەمەنیان لە نێوان 19 بۆ 4 ساڵە یعنی بە جۆش و خۆشێکی زۆرەوە دەستیان کرد بە ناونووسیکردنی خۆیان بۆ دەنگدان کە بەشێکی زۆر لەمانە یەکەم جاریان ئەبێ بەشداری لە هەڵبژاردندا بکەن جابووی هەیە ئەم جارەژ وەکو ئەو هەڵبژاردنە یەکلا بکرێتەوە چونکە وا ئەبینرا کە هەستیان ناکرد گۆڕانکاریەک لە سیاسەتی ئەمریکا یاخود گۆڕانکاریەکی ئەوتۆ بۆ گەنجان بێتە پێشەوە بەڵام ئێستا هەست ئەکەن کە گرنگیەکیان هەیە دەنگەکەیان گرنگیەکی ئەبێت لێرەیە ئەگەر بە شێوەیەکی کە باست کرد کە نمونەی کاتی ئۆباما گەنجەکان هاتن لە دەنگدان لە قازانجی چی دەبێت؟ دەخیل پێم وابێ بەپێی ینی ئەوە ڕای من نییە بەپێی ڕاوەرگرتنە گشتەکان بەپێی دوایین ڕاوەرگرتنی کە ئیندیپندنس بڵاوی کردوتەوە بەو ڕاوەرگرتنانە ژمارێکی زۆری گەنجەکان بۆ نمونە گەنجانی لە نێوان تەمەن 18 بۆ 29 ساڵ لە سەدا 56 پێیان وایە کە دەنگ بە کاملا هێرز دەدەن لەو ڕێژێ سەدا 41 دەنگ بە ترامپ دەدەن جا ئەگەر بەو پێیە بێ لە بەرژەوەندی کاملا هێرز دەبێت دەینە سەر ژمارەکان چکە ژمارەکان زۆر گرنگت بچینە لای کاکەمەران تا چەندێک بەلای گەنجەکانی ئەمریکاوە گرنگە چێ ببێ بەسەرۆک بەڵێ دووبارە سڵاو بە دڵنیاییەوە گەنج ئێمە زانین شتێکمان هەیە لە ئەمریکا هێرۆخان باسی براک ئۆبامای کرد پێڵێن ئایدنتیتی پاڵیتیک زۆربەی زانستی سیاسی یا بڵین مامۆستاکانی زانستی سیاسی باس لەوەکەن لە کاتی هاتنی ئەوە گوشم و تینێکی پێداهێناوە تا شوناسی سیاسی و گەنج هەمیشە بۆ نمونەگەر دیموکراسی بریتی بێ لە نوێنەرایەتی دەنگی خەڵک گەنج وێنەی خۆی لەو کاندیدانەیە ئەوێ ببینێتەوە کە ئەڵێم وێنەی خۆی مەبەست لەوێت تعبیر بێ لە حەزوو ئارەزوو ڕاکانی ینی خەونەکانیان بۆ نمونە ئەگەر سیر بکەینێشە لە گەورەترین ڕەخنەکان لە هەردوو بەرەکە ئەوە بوو هەم بایدن هەم ترامپ تەمەنیان هەڵکشاو بە تایبەتی بایدن لە 80 و چەندێک نزیکە بۆ ینی ترامپیش ئەگەیش خەڵک نیگەران بوو لەوەی کە ئەمان دوو کەسن نوێنەرایەتی جیلێکوونەوەیەکە کە ئێمە لە بیرمان نەچێت لە ئەمریکا چەندین نەوەمان هەیە بۆ نمونە جنسیمان هەیە ئەوەی کە لە سیاقی کاتێکی دیاریکراوە لە دایک ئەبن هەڵگری کۆمەڵێک ینی هەم بارودۆخەکان کاریگەریان هەیە هەم گۆڕانکاریەکان دیاریکەریان هەیە بەڵام یەک خاڵ زۆر گرنگە لە بیرمان نەچێت وەختی خۆی لە زانستی سیاسیش ئێمە باسمانە کرد بەگشتی گەنج لە ئەمریکا پێڵێن ئاپەتی ینی هەست و سۆزی سیاسیان زۆر کەمە بەشداری ناکەن ڕاستە لەوانەیە هێنانی هارس کەمەلا هارس چونکە کەسێکی گەنجە هەندێک بە تایبەتی ڕەگەزی مێی نەخۆی لێیا ببینێتەوە بەڵام من لەوەیە گرنگی ئەبینمەوە لە چ شوێنێک گەنجەکان ئەیە چونکە ئێمازانی هەندێک لە ویلایەتەکان یەکلا بۆتەوە بۆ نمونە کالیفۆرنیا نیویۆرک ئەبێ پرسیاری سەرەکی لەوێ بێ گەنج لە شو ئەتوانێت گۆڕانکاری کا بە تایبەتیەوەی کە پێڵێن سوینگ ستیت ئەوە بابەتێکی زۆر گرنگە هەلبەتە هەموو جارێک ئێمە باسەکەین چونکە ئەوە بڕیاردەرە لەم هەڵبژاردنەدا بەڵام گەنج لەو وەکو کاکەمەرانش دەڵێ لەو شوێنانە چەند دێنە پێش و چەند دەنگەدەن بۆ ئەوەی بڕیاردەر بن بەڵام کاکەمرە باسی شتێکی کرد کە گەنج زۆر ئەوە نیم ینی بە پەرۆشەوە نین دەنگ بدەن دەخیل ئێمە یەکشت لێرە ینی بیرمان نەچێت گەنج لە هەموو بابڵین لە هەموو کاتێکە خواستی گەنج گۆڕانکاریە گۆڕانگان شتێکی جیاواز بێتە ئاراوە جا ئەگەر ئێمە جارێکی تر بگەڕێمەوە بۆ سەردەمی باراک ئۆباما جیاوازەکەی باراک ئۆباما لەوێت چی بوو جیاوازەکەی ئەوە بوو کە بۆ یەکەم جار بوو کەسێکی ڕەشپێست گەیشتە ئەو ئاستە بوو بە کاندیدی سەرەکی حیزبێک و سەرکەوتنی بەدەستێنانی گەنجەکان ئامادە بوون بۆ ئەم گۆڕانکاریانە ینی زۆرینیان دەنگیان بە باراک ئۆبامادا
ئێستاش ئەو گۆڕانکاریە لە ئارایە ئەگەر ینی بەو پێەیە شارەزان وا بیرەکەنەوە دەنگی گەنجان زیاتر بۆ کاملا هێرز بێت تەنها لەبەر ئەوەیە کە کاملا هێرز گۆڕانکاریەکی نوێیە ئەگەر کاملا هێرز ببێ بە سەرۆک ینی مێژوویەکی نوێ بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پێم وابێ گۆڕانکاریکە کە ژنێک ببێ بە سەرۆک بە تەکید بەڵام ژمارەکان وەکو بڵێن ڕاوەرگرتنی گشتی لە ئەمریکا دیسان هەندی شتی نوێ هەندێ پەیامی نوێمان پێدەداتن و من دەزانم ئاگاداری ئەو ژمارانە شتێکمان پێ دەخیل باس لە ڕاوەرگرتن گشتەکان بکەین ڕاوەرگرتنێکی گشتی کراوە لەلایەن ئیندیپندنسەوە کە من ئاماژە بۆ ڕاوەرگرتنا کەم ئەمڕۆ لە ئێستا لە پاش ئەوەی ئەم ڕاوەرگرتنە پاش ئەوە ئەنجام درراوە کە بایدن کشایەوە لە هەڵمەتەکانی هەڵبژاردن بەو پێبێ لە تەواوی با بڵێن سەر ئاستی نیشتیمانی دیموکراتەکان لە 150 دەنگی هارز لە 150 و با بڵێن ترامپ لە 149 بەڵام لە ئێمە ئەگەر باسی ئەو ویلایەتانە بکەین کە سوینگ ستیتیان پێڵن یاخود ئەو ویلایەتانی کە با بڵێن گۆڕەپانی ململانیەکەی دەنگەکان زۆر لە یەک نزیکن بۆ نمونە ئەگەر باس لە میشیگان بکەین لە میشیگان دەنگەکان وەکو یەک وایە لە پێنسیلڤانیا 50 وەکو یەک وایە لە ویسکانسن دیموکراتەکان کەمترە دەنگیان لە کۆمارەکان واتە دەنگەکانی هەرس لە 149 و دانەڵد ترامپ لە 150 لە ئەریزۆنا وەکو یەکە 49 بە 49 لە جۆرجیا دیموکراتەکان لە دوان لە 147 و کۆماریەکان لە 150 و لە نێڤادا دیموکراتەکان لە پێشن و کۆماریەکان لە دوان بە 150 بە 48 و هەروەها لە نۆرت کارۆلاینا دیموکراتەکان 147 و کۆماریەکان 150 ینی تا ئەندازەیەک لەیەکەوە نزیکە دەنگەکان لە هەندێک ویلایەت کۆماریەکان پێشکەوتون لە هەندێکی تر دیموکراتەکان پێشکەوتون. بەڵام ئەوەی ڕاوەرگرتنێکی دوێنێ بوو کە دەرچوو پێم وایە لە پێنسیلڤێنیا میشیگەن و ویسکانسن نیشانەدا کە کەمەلە هەرس بە ڕێژەیەکی زۆر کەم ئێستا لەم بە ڕاوەرگرتنەکەی ئیندیپندنس ئاماژە بۆەوە ئەکا کە دەنگەکان زۆر یعنی ئەگەر بێتە سەر ڕێژەکە وەکو یەک وایە بەڵام بە ژمارەیەکی زۆر کەم کاملا هەریس پێشکەوتووە. کامەران تۆ باوەڕ بەو ڕاوەرگرتنانە دەکەیت کە ببن وەکو نمونەی یان شێوەی دەنگدان لە ئەمریکا؟ بە دڵنیاییەوە لە زانستی سیاسیە ئێمە هەمیشە پەنا بینە بەر بڵین ڕاپرسیەکان و پۆڵەکان وەک نمونەی مەعەدەری وەرەگرین بەڵام لە بیریشمان چێ چونکە زۆر جارەوە لە واقعا پێچەوانەکەی بینینەوە لە 2016 زۆربەی پۆڵەکان یا ڕاپرسیەکان کە ئەڵێن و پێشبینیانەوە بوو هیلەری کلینتنەی باتەوە بینیمان بە پێچەوانەوە داڵت ترامپ بردیەوە ینی ئەو هەندێک جار پۆڵەکانیش بەڕاستی ئەکرێت لەگەڵ واقعا واشوو بێتەوە بۆ لەسەر هەندێک تێبینی لەسەر لێکدانەوەکان یا با بڵین ئەو داتایانەی کە هێرۆخان باسی کرد من وای ئەبینم یعنی کاتێکە گەنج حەزی لە گۆڕانکاریە بێ بزانین کەمەلا هارس نوێنەرایەتی چ گۆڕانکاریەکە کەمەلا هارس ئێمە بینین لە بۆ نمونە سیاسەتی سەرسنوور فەشەلی هێنا کە پێڵێن سزار کە وایان دانابوو لەگەڵ ئەمریکای لاتینا ڕێبکەوە لە کەمپی دیموکراتەکانە لە ڕووی ئابووری و بۆ نمونە چونکە ئێمە زۆر جار زانین ئابووری ئەوەی کە ئەڵێ سەری جیفانی خۆی کات گەنج لەناو واقعەکایە گەر سەیری ئەمڕۆ بارودۆخی واقعی ئەمریکا بکەین خانوو زۆر زەحمەتە گەنجەکان بتوانن خێزان پێکەوە بێنن ئەگەر خێزانیش پێکەوە بێنن بتوانن خانوو بەدەست بێنن خۆمان نەزانین ڕێژەی سو ئینترست چەنە بەرزە بۆ نمونە ڕێژەی خۆراک لە 124 بۆ 34 لە هەنی شوێن بەرز بۆتەوە سوتەمەنی بەرز بۆتەوە هەڵاوسان هەیە بێگومان مەبەستی هێرۆخان پێم وایە ئەگەر لە قسەکانی تێ بگەم ئەوەیە کە داوای گۆڕانکاری دەکەن یان زۆر ئەو بابەتانە بە وردەکاری وەرناگرن چونکە ئەو بابەتانە ڕۆژانە هەر هەیە و هەموو شارا بوویان دەخیل دەرفەتێکی ترم ئەگەر بدەیتە من پێم خۆشە ینی باسێک هەر لەو ڕاپرسیە بکەم کە بەپێی با بڵێن بەپێی دیموگرافیا جیاکراونەتەوە دەنگەکان بۆ نمونە بەپێی ئەو ڕاوەرگرتنانی کە کراوە ئێستا دەڵێن گەنجانی تەمەن 18 بۆ 29 ساڵان لە نێو ئەوانە هەروەکو ئاماژەم پێکرد پێشتریش دەنگی کاملا هەرس زیاترە و بە هەمان شێوە لە نێو تەمەنەکانی 30 بۆ 44 ساڵیش دەنگەکانی کاملا هەرس زیاترە بە 50 بەرامبەر بە 44 بۆ ترامپ بەڵام ئەگەر بین سەیری ئەو کەسانە بکەین کە تەمەنیان لە 45 بۆ 64 تەمەنیان لە 45 بۆ 64 و کاکامەران
ئاماژەی پێکرد پێم وابێ ئەمە ئەو تەمەنەیە کە زۆر نیگەرانی ئابوورین تەمەنی 45 بۆ 64 لە سەدا 52 دەنگەکان پشتیوانی لە ترامپەکەن و لە سەدا 44 پشتیوانی لە کاملا هێرس ئەەکەن. تۆ پێت وایە هەر کاملا هەرس خۆی کاکاندیدا و ئەگەر سەرکەوت ببێ یەکەم سەرۆکی ژن گۆڕانکاریکە بۆ گەنجان؟ بەلای گەنجەوە ئەمە گۆڕانکاریەکە بەڵام بەپێی سیاسەتەکان ئەوە سیاسەتی دیموکراتەکان و سیاسەتی کۆمارەکانە ئێمە ئەوە ئەزانین دەخین. هەمان پرسیاری کۆتایی لەگە کامەران بکەم تۆ پێت وانییە کە تەنها ڕاستی ئەوە کە کامەلە هەرس خانمێکە و ئەگەر سەرکۆت ببێ بە یەکەم ژن بەلای گەنجەکانە ئەوە گۆڕانکاریەکە؟ بە دڵنیایەوە لە ڕووی ڕەمزیەوە وایە لە بەروی ئەمریکا سەرۆکی ژنی نەبووە و هەوڵیش درراوە بیهێنێ بە دڵنیایی ئەوە مێژوویشی نوێ تۆمارەکرێت لە بەروی ئەمریکا زۆر لە دواوەیە گەر پەراوەردیکەین بە پاکستان و هەنێ شوێن کە بینیومانە بڵین ڕەگەزی مێینە یا ئافرەت یاژن سەرۆک بوو ئەمریکا زۆر دواکەوتووە لە کاتێکا کە ترۆپکی دیموکراسی و بانگەشەی پرۆگرێسف و گەشە سندنە سەنێ لە ڕووی سمباڵکەوە بەڵێ بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوەی کە بۆ نمونە بارودۆخی گەنجان بەرەو گۆڕانکاری بڕوا من وانای بینم لە سەبستنس ینی ناوەڕۆکەکەی تەنها سمباڵکە ینی ڕەمزیە. کامەران کوردی چالاکەوانی کورد لە ناشر لەگەڵمان بوو هێرۆخان زۆر سوپاسی تۆش دەکەم و هەتا بەرنامە بێ یا چاوی واشنگتن هەر شاد و بەختەوەر بن و خدا حافیز.